باسی دوو گەنجی کورتتان بۆ بکەم. وەک نوێنەری لاوانی کوردستان بەشداری کۆڕبەندی جیهانی گەنجانیان لە ڕووسیا کردووە. بە بانگێشتی تایبەت دوو گەنج لە ڕووسیا بەشداری کۆڕبەندی جیهانی گەنجانەکان کۆڕبەندەکە دەستی پێ کردووە و بەردەوامی شەبێت کە تایدا 250 نوێنەری 90 وڵات بەشدارە بن تایدا و لەو کۆڕبەندەدا چالاکی جیاواز ئەنجامەدرێت بە مەبەستی بەهێزکردنی پەیوەندەکانی گەنجان و گۆڕینەوەی بیرۆڕای جیاواز و تاوتوێکردنی کێشە جیهانیەکان و لەوانە بۆ نمونە ژینگە و سوودوەرگرتن لە بیرۆکەی نوێ و چالاکردنی بەشداری گەنجان لە کایە سیاسەکە. دەمانێت زیاتر سەبارەت بەو کۆڕبەندە زانیاری وەربگرین بۆیە لەگەڵ کەسێک کە خۆی لە ناو کۆڕبەندەکە بووە پەیوەند سوبحی نوێنەری لاوانی کوردستان و ئەندامی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق لە شاری ئۆرینبۆرگ لە ڕووسیاوە ئەم بەیانیە لەگەڵمانە کە گفتوگۆی لەگەڵەکەین. بەیانیت باش بەو هیوایکە بەیانێکی باشت هەبوو بێت. کاک پەیوەند دەمەوێت باسێکی کۆڕبەندەکەم بۆ بکەیت و گرنگی بەشداربووانی ئەو دوو گەنجە کوردە یاخود بەگشتی با باسیەوە بکەین بەشداربوونی کورد لەو جۆرە کۆڕبەندانە. دۆبرێ وترا کوردستان بەیانیتان باش کوردستان بسوار سڵاو لە هەموو پارچەکانی کوردستان. ئەوەی ڕاستی بێ وەکو نوێنەرایەتی لاوانی کوردستان و ئەنجومەنی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق بەشداریمان کردووە لە کۆڕبەندی جیهانی گەنجان لە وڵاتی رووسیا لە ئۆرینبۆرگ. هەڵبەتە ئەگەر سەرنج بدەین دوای ئەو گرژی و ئاڵۆزانەی کە لە نێوان ئەو دوو وڵاتەیە ڕوویدا، رووسیا هەستاوە لەسەر ئاستی گەنجان، وڵاتانی لە خۆی ئاشتۆ کردووە لەسەر ئاستی لاوان. نزیکەی 250 نوێنەرین بە شێوازێکی تایبەت ئینڤیتیشنمان بواتەوە داوەتنامە مەژ وەکو کوردستان و عێراق بەشداریمان کردووە بە خۆشحاڵیەوە لەگەڵ 90 وڵاتی جیاوازە کەلتور و بیرروڕای جیاوازی خۆمان پێشکەشی وڵاتانە کرد و هەموو لایەکەوەی گرنگە لێرە هەموو لایەک بە شێوازێکی زۆر پۆزتیڤ تاو لە ڕووسیا دەکەن و سڵاوی سەرۆککۆتییشیان پێمان گەیاندووە. باشە کاک پەیوەند ئێوە وەکو کورد چۆن بەشداریتان کردووە بە چ بابەتێک یاخود لەوێ ئایا بە کۆمەڵ دانیشتبن بە گروپات ئێوە باسی چیەکەن چۆن باسی کوردستانەکەن لە چ ڕوویەکەوە؟ هەڵبەتە ئێمە کاروچالەکەکانمان لە دەروی وڵات دەبێت هەر ساڵە و لە وڵاتێک بەشداری دەکەین. ئەم ساڵ لە رووسیاوە بە شێوازێکی تایبەت داوەتنامەوە بەوەی ئەو پەیوەندیە نێودەوڵەتی هەمانە لەگەڵ لاوانی وڵاتانی تر بە تاکید ئێمەش بێبەش ناکرین لەبەری کاروچالاکیمان زۆرە. بە شێوازی تیم دامانیان ناو ئەم 250 کەسیان جیا کردوێتەوە لەسەر 25 تیم لە زمانیەوەشا 250 ڤۆڵنتیری رووسیش لەگەڵمانایە تاوەکو هاوکاریمان بکەن لە کاروچالاکیەکان. لێرە فۆکس کراوەتە پێشتی گرنگ یەکەم دۆبرەیە دۆبرۆ بەبەزلی کاری تاک و کاری باشە وەکو خۆبەخشی، هەروەها دووەم کارێرە لەگەڵ بزنسی بچووک چۆن وا گەنجان فێر بکەین فێری بزنسی بچووک بێت و ئاحتیمال بکاتە سەر خۆی و داهاتوی خۆی دروست بکە. سێمیان میدیایە بەشی میدیا تایبەتە بەو کەسان لاوانیکەوە لە ئیشی جۆرناڵست و ریسێرچەرن ینی دەبنە ڕۆژنامەنووسی داهاتوو فۆکس لەسەر سێم شتەکراوە و لە زمانی دۆبرەیە کاری تاکە ئێمە کۆمەڵی پرۆژەی ژینگەیمان ئامادە کردووە لەوانە پێشکەشی دەکەین و هەروەها وتارێکش پێشکەش دەکەین لەم چەند ڕۆژەدا دەربارەی ڕۆڵ و ئاستی کورد کە جای ئەوە کە دەوڵەت نییە بەڵام هەمیشە سەنگی خۆی هەیە وەکو هەرێمێک حسابی وڵاتی بۆ دەکرێت لە دەرەوە. باشە زۆر چاکە. کاک پەیوەند کاتێکا لە شوێنێکا بەیەکەوە کۆبنەوە لەگەڵ مەجموعای لە گەنجەکان لەوێ کۆمەڵێک لە گەنجەکان کە ئەڵێن ئێوە باسی خۆتانەکەن ئام کوردش من کوردم هەستیان چییە؟ چۆن لە کورد تێگەیشتون؟ چۆن کورد ئەناسن؟ بەڕاستی زەحمەتترین شتەوەیە کە سەنگ و ناوی کورد بڵێ بەوان هەر تەنە زەحمەت بێ بەڵام ئێمە چێژی لێوەردەگرین چونکە کاتێ باسی کوردستان دەکەین دووسێ سەرنجە خەنە ڕوو. یەکەم پێمانەڵێن ئێوە ئێرانین یاخود ئێوە عێراقین یاخود تورکین لەیانە یەکسەر بۆیان ڕوون دەکەینەوە ئێمە کوردین نەتەوەیکی جیاوازین نەتەوەی عەرەب نین نەتەوەی تورک نین فارس نین
ئێمە شوناس و ناسنامی تایبەت بە خۆمان هەیە لێرە زۆر ئینترێستە بنەروا باستی مێژووی کورد دەکەم کە ڕەتەڵەکی مادا لە پێش عەرەب و تورک و فارس وجودی هەبووە لەسەر خاکی عێراق هەڵبەتە زۆر ئینترێستە بن و یەکسەر داوای ژمارە کۆنتاکت دەکەن ئەڵێن دەمانێت بین بۆ کوردستان چاومان بەو سروشتە جوانی کوردستان بکەوێت. زۆر باشە کاک پەیوەند ئەمە یەکەم جارەکە گەنجانی کورد لە کۆڕبەندێکی لەم شێوە بەشدارە بن؟ لە ساڵی 2019 بە هەمان شێوە لە رووسیا بەشداریمان کرد ئەمە دووەم جار دەبێت بەڵام وەکو تاکە نوێنەراتی عێراق وەرەمی کوردستان بەشدارین لەم کۆڕبەندەدا لە ئێستادا. زۆر باشە جارەکەی دیکەش هەر جەنابتان بەشدار بوون یاخود کەسی دیکە بەشدار بوو ئەمێ ئەگەر جەنابتان بوون جیاوازی ئەم جارە و جارەکەی ترم پێ بڵێ. بەڵێ بەڵێ هەر خۆمان بووین بەشداریمان کرد جیاوازیەکە لەوەیە دەتوانم ئەوە پۆینتە بکەمە ڕوو پێشووتر نزیکی 120 وڵات ئامادە بوون بەڵام ساڵ 90 وڵات هەستەکە یانی تۆزێ عاجزی پێوە دیارە وڵاتان بەستایە و کێشمەکێش و ئەو هۆکارانی کە بوونەتە هۆی ڕەنجاندنی دڵی لاوان لە رووسیادا بەڵام لێرە ئاشتەوایی نوان سەلماندی کە ئێمە باوش دەکەینەوە بۆ هەموو نەتەوەیەک بۆ هەموو ئایدۆلۆژیایەک و هاشتاگێکشیان هەیە لێرە ئاماژەی پێ دەکەن کە لەو پێشەم هاشتاگە نەبووە وجودشی نەبووە هاشتاگەکەیان بەمانای stop hating Russia people کە ڕق لە دڵی خەڵکی رووسیادا هەڵمەگرن پۆلیتیکەل سیاست تێکەڵاو مەکەن ئێمەش ئاشتی خوازین ئێمەش خۆشەویستیمان هەیە بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو کەلتورەکان هەروەها لازم نییە و چالاکیەکانمان چاومان بە نوێنەر و جێگری لاڤرۆف کەوت ئەلێکسی شیکۆنۆڤۆس لێرە باسی کورد و کوردستانم کردوتی من کورد و سڵاو شێ بوو بۆ جەنابیستەرەوە. باشە کاک پەیوەند جا تۆکو گەنجێکی کورد یەکەم و دووهەم گەنجێکی کەرکووکی و گەرمیانی ڕەنگە زۆر قسەی زیاترت پێبێت بۆ ئەو خەڵکانەی کە لە ئاستێکی باڵان لەگەڵ ئێوەیە کۆبنەوە لە ئاستی ئەو کۆڕبەندەیە زیاتر بتوانن بە زمانێکی ڕوونتر پاراوتر کورد تێبگەێنن بە ئەوان دەمەوێت باسی ئەوم بۆ بکەیت کە ئەش بینم جگەلەوەی کە بە زمانێکی ڕەوانەتوانی قسەیان لەگەڵا بکەیت ئەتەوێت جلوبەرگی کوردیشیان پێ بناسێن و بزان ئەمە جلوبەرگی ئەمە چەند جارێک بینیم کە وێنەکاتە سەر شاشە جلی کوردی لەبەر مەبەستە چی بوو لەبەرکردنی جلی کوردی؟ بەڵێ لە دوێنێکە فستیڤاڵی کەلتوری بوو کە سەرەتا دەستی پێکرد بە ناوەندی هەموو نەتەوەکانە ڕۆژمە ژوورەوە سڵاوێکی کوردیم لە هەموو لایە کرد هەموو ئینترێز بوون زیاتر بلێم لە 250 موبایل بەس تەسویر بێکرد دوای ئەوە کە کۆڕبەندەکە لەو تالاکێت تەواو بوو هاتمە دەرەوە هەمووی چەپڵەی بۆم لێدا ینی لایەن سیر بوو کە نەتەوەیەک هەیە بەبێ وڵاتە و هەرێمێکی زۆر بەهێزە لەم ناوچەیەدا هەروەها کۆمەڵێ ئینتەرویوشم کرد مقابلەم لەگەڵ کەناڵەکانی رووسیاوان کرد کە زمان حاڵی رووسیادایە هەروەها دۆکۆمنتاریەکەش بەشداری بووم دەربارەی ڕۆڵی کورد و کوردستانم ئاماژە پێکرد کە ئێمەش نەتەوە شوناسێکی جیاوازین لەو نەتەوانی کە لێرە هەن ئێمە خاوەنی زمانی خۆمانین خاوەنی کەلتوری خۆمانین و جلوبەرگێکمانەیە لە هەموو جلوبەرگ و پاشێنەکانی دنیا جوانترە. دەستەکان خۆش بێ بەو هیوایی کە کچانی کورد ساڵانی داهاتوو بتوانن کچانیشتان لەگەڵا بن ئەو دەم جلوبەرگی کوردی کچانیش ببینین ئەو کاتە 250 موبایلەکە ڕەنگە ببێ بە 500 و 600 موبایل کاڕوتان پێکا کاک پەیوەند سپاس دەکەم بەیان فەرموو هەمیشە سەنگی کورد و جلوبەرگی کوردی سەنگی خۆی هەیە و هەموو لایەک سپاس بۆیەوە بێگومان سپاس بۆ پەیوەند سوبحی نوێنەری لاوانی کوردستان و ئەندامانی بۆردی ڕاوێژکاری لاوانی عێراق لەگەڵمان بووی سپاس سەرکەوتوو بن.